خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەری ساڵی 2001 وەرچەرخانێکی گەورەی لە جیهاندا هێنایە ئاراوە وەک چۆن زەنگێکی ترسناکی ئاگادارکردنەوەی هەموو جیهانیش بوو. دوا بە دوای ئەو هێرشانە شەڕە گەورەکان دژی تێرۆریزم دەستی پێکرد، بە تایبەتیش دژی تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە. کوژرانی ئوسامە بەنلادن سەرۆکی ئەو تۆڕە تێرۆرکارە گورزێکی کەمەرشکێن بوو بەڕووی ئەلقاعیدەدا، بەڵام لە هەمان دەمیشدا بە گومانەوە دەڕوانرایە ئەوەی ئایا تێرۆریزمی نێونەتەوەیی دەستبەرداری خوێن ڕشتن دەبێت یان نا. بۆ زۆربەی خەڵک لە جیهاندا گرنگ نییە ئوسامە بنلادن کوژراوە یان دەستگیر کراوە، بەڵکو ئەوە گرنگە کە کۆتاییەک بە قۆناغی خوێنڕشتن بهێنرێت کە بۆ تەمای مەینەتی و ئاژاوە، نەک هەر بۆ ئێمەی ئەمریکی، بەڵکو لە سەرانسەری جیهاندا. بەڵام وەک زۆرێک لە ڕێبەرانی ئاینی لە کۆمەڵگە جیاوازەکانی جیهانەوە جەختی لێ دەکەنەوە، لە ناوبردنی ڕێبەران و سەرکرد لە تێرۆریستیەکان پێویستە ببێتە ئەزموونێکی لەبیر نەکراو بۆ هەر کەسێک بخوازێت ئایدۆلۆژێتی ڕق و کینە بەکاربێنێ بەرامبەر مرۆڤایەتی. پێم وایە وانەکەی پێویستە فێری ببین ئەوەیە تۆ ناتوانین تاوانێ بکەیت و هەروە بە سانایی بڕۆیت، یان کاتێک تۆ ژیان لە کەسێکی بێتاوان دەسێنیتەوە ئەوە دەدرێتە دادگا. پەیامێکی ڕوون و ئاشکرایە بۆ هەموو ئەوانی بیر لە زیان لێدانی ئەمریکا یان هەر شوێنێکی تر بکەنەوە. هاوکاتی هێرشەکان و دڕندایەتیەکانی تێرۆریستانی دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر بەغدادی لە هەردوو وڵاتی عێراق و سووریادا بیریارێکی ئیسپانیایی باسی لەوە کرد کە مەرج نییە هەموو موسڵمانێک داعش بێ، بەڵام هەموو داعشێک موسڵمانە. ڕێبەرانی میانڕەوی ئاینی ئیسلام بەردەوام جەخت دەکەنەوە لەوەی پشکی شێری زەبروزەنگی داعش و قاعیدە و ڕێکخراوە تێرۆریستیە جیهادیەکانی تر بەر موسڵمانان خۆیان کەوتون. پێشتریش وتومانە دەیان ساڵە دەڵێن موسڵمانەکان قوربانی پلەیەکن لە تاوانەکانی ڕق و چینە و تاوانەکانی کوشتن کە لەلایەن ئەوانەی بە داعش ناو دەبرێن بەرنامەڕێژی بۆ دەکرێت. لە هەموو کەسێک زیاتر موسڵمانیان کوشتووە. لێرەدا دەمانەوێت کارێک بکەین وەک ئەمریکایی بە پلەیەکەم و وەک موسڵمانیش ئەرچی خۆمان بەجێ بگەێنین. ئێمە پەیوەندیی بەهێزمان لەگەڵ جێبەجێکارانی یاسادا هەیە و شانازەشی پێوە دەکەین و دەشمانەوێت دڵنیا بینلەوە هەموو کەسێک لە کۆمەلگادا پارێزراوە. ئێمە هاوبەشی هەموو لایەکێشین لەو نیگەرانی و ترسی هەیەە بە بێ گوێدانە ئەوانەی ئەو تاوانە نەدەکەن کە جیان لە نێو هیچ ئاینێکدا نییە. دەمانەوێت دڵنیا بین لەوەی تێرۆریستان ڕابگیرێن بەر لەوەی هەر تاوانێک بکەن. قاعیدە و داعش و ئەبوو سەیاف و بۆکۆ حەرام و لەشکری تیبە و تالیبان و حەماس و چەندان ڕێکخراوی تری جیهادی ئاینی ئیسلام بەکاردێنن بۆ ڕەواییدان بە تاوانەکانیان. لە هەمان دەمیشدا میانڕەوانی ئیسلامی ئاین بێبەری دەکەن لەو جیهادیانە. ئەمەش پرسێکە تا ئێستا مشتومڕێکی زۆری لەسەرە. هەر بۆیەشە ئەمە دەکەمە دەواازەیەک بۆ چوونە ناو بابەتی ئەم ڕۆمان لەگەڵ میوانەکانمدا. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ دوو میوانی هەیە بۆ باسکردنی دۆسەی تێرۆریزم پاش 17 ساڵ لە هێرشەکانی 11 سەپتەمبەر. دکتۆر ئێدمۆند غەریب، پسپۆڕی سیاسی و کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. حەسیب ئالکۆزایی، حەسیب لە دەنگی ئەمریکا سەرنوسەری بەشی لێکۆڵینەوەیە لە توندڕەوی. دکتۆر ئێدمۆند، حەسیب، زۆر سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. پرسیاری یەکەمم لای تۆ دەست پێ دەکەم دکتۆر ئێدمۆند، بۆ خۆت دەزانی مشتومڕێکی زۆر گەرم و گوڕ هەیە لە نێوان کۆمەڵگەی ئیسلامیدایە، با بڵێم لە ناو کۆمەڵگەی ئیسلامیدا سەبارەت بەوەی ئەم کردە و ڕەفتارە تێرۆریستیانی کە جیهادیەکان دەیکەن هیچ پەیوەندیەکی بە ئاینی ئیسلامەوە نییە، لە کاتێکا جیهادیەکان خۆیان بۆ ڕەواییدان بە هەر کارێکیان دەقێکی ئاینی بە نمونە دەهێننەوە. ئەم مشتومڕە هەتا چەندی تر بڕەکات. سوپاس بۆ بانگهێشتنەکەت و خوشحاڵم بە میوانداریەکەت. پێم وایە ئەمە دۆسیەکی زۆر ئاڵۆز و قورسی شۆماوەیەکی دوورودرێژیشە بوونی هەیە. زۆرێکی ئەم دۆسیە دەکەوێتە سەر چۆنیەتی و سەر لێکدانەوە جیاوازەکانی بۆی دەکرێن لە کۆمەلگای ئیسلامیدا. بێگومان بەشێکیشی دەکەوێتە سەر هەر ئەوە ناکە پەیوەندی بە پەرسەندنە ناوخۆیەکان و ڕووداوەکانەوە، بەڵکو دەکەوێتە سەر دەستێوەردانی دەرەکیشەوە.
ئەمە بێلەوەی وەک پێشتر ئاماژەم پێکرد دەشکەوێتە سەر چۆنیەتی خوێندنەوەی موسڵمان بۆ ئاینی ئیسلام یعنی چۆنیەتی تێگەیشتن لە قورئان تەنانەت چۆنیەتی لێکدانەوەی جیهاد وەک ئەوەی باست کرد کە خوێندنەوە و تێگەیشتنی جیاواز بۆ جیهاد دەکرێت. زۆر کەس وەک ئاماژەت پێکرد جیهاد وەک ئەرکێکی خۆیان دەبینن بۆ هێنانە ئاڕای گۆڕانکاری بۆ قۆناغی گواستنەوەی کۆمەڵایەتی لە کۆمەلگاکانیاندا بۆ ڕزگارکردنی کۆمەلگاکانیان لە گەندەڵی و لە وەک دەڵێن حکوومەتە کافرەکانیان یانیش بۆ ڕزگاربوون لە حکوومەتە کافرە کۆلۆنیالیەکانی دەرەوە. لەو لاشەوە ئەوانە هەن کە تێگەیشتێکی تریان بۆ جیهاد هەیە ئەوەی بە جیهادی گەورە و بە جیهادی بچووک ناودێرکراوە لە ململانێدان لە بەرامبەر بەکارهێنانی توندوتیژی و دژی حکوومەتە سەرکوتکەرەکان یان حکوومەتەکانی دەرەوە وەک ئەوەی جیهادی بچووک باسی دەکات. لە کاتێکدا جیهادی گەورە ململانەیە لەگەڵ لاوازەکانی ناوخود و ئەو جۆرە تێرمانەی باسی دەکەن. هەر چۆنێک بێت بەداخەوە ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا بینیومانە گەشەکردنی ڕێکخراوە توندڕە و ڕادیکاڵەکانە و ئەمانش لێکدانەوەی ڕادیکاڵانەی ئیسلامیان برەو پێدا و لە ئەستۆشیان گرتووە. پێویستە لێرەدا باس لە هۆکارەکانیش بکەین ئەگەر کات هەبێت. زۆر گرنگە ئاماژە بەوە بکەین کاتێک ئیسلام یان دەوڵەتی ئیسلامی بەهێز بووە دەبینیت کراوە بوو بەرامبەر بە بیرۆکەکانی کولتور و شارستانیەکانی تر وەک لە قۆناغەکانی ئەو دەوڵەتە ئیسلامیانەدا بینیومانە. یعنی دیالۆگی کراوەترمان بینیوە لە نێوان خەڵکی سەر بە ئاینە جیاوازەکان کە زۆر کراوانەتر و ڕاشکاوانەتر بوون بە بەراورد لەگەڵ ئەمڕۆدا. خەڵکی غەیرێ موسڵمانت دەبینی پۆستی هەبوو لە حکوومەتدا ئەمەش دەگەڕێتەوە بۆ هەبوونی خواست بۆ فێربوون بێگومان بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ هێز و دەسەڵاتی حکوومەتەکانی ئەو وڵاتانە کە هەسیان بۆ نەدەکرد کە هەڕەشە و مەترسیان لەسرە. جاکە دێتە سەرهەڵدانی فەندەمنتالیزم بەڕای من پێویستە بگەڕینەوە سەروەختی ئیبن تەیمیە کە دەشێت وەک یەکەم ئیسلامی ڕادیکاڵ سیر بکرێت. ئەو کاتە دوادەیەکانی خاچپەرستەکان بوو بەڵام موسڵمانەکان ئەویان نەدەزانی و هێشتاش لەو بڕواایەدا بوون خاچپەرستەکانی ڕۆژئاوا هەڕەشەن بۆ سەر کۆمەلگاکەیان. لە هەمان کاتیشدا مەترسەی لە ڕۆژهەڵاتیشەوە سەی هەڵدا لەسەر دەستی مۆغۆلەکان. جابیرۆکەی ئیبن تەیمیە لەوێەوە دەست پێ دەکات و دواتر خەڵکی وەک محەممەد ئیبن عەبدولوەهاب واتە ڕێبازی وەهابیەکان وهایان هەست دەکرد هەڕەشە و مەترسی لەسەر ئیسلام هەیە و ئەو بیرۆکەیان هێنایە ئاراوە کە پێویستە بگەڕینەوە بۆ ئیسلامی ڕاستەقینە. بەرەوەی بچمە لای حەسیب من حەزەکە پرسیاریشکە لە تۆ بکە دکتۆرت من ئاماژە بەوە کرد ئەمانە کەوتۆتە سەر چۆنێتی بیرکردنەوە لێکدانەوە تێگەیشتن لە پرەنسیپەکانی ئاینی ئیسلام لە کاتێکە کە ئاینی ئیسلام بخۆی خاوەنی یەک کتێبە کتێبی پیرۆز قورئانە ئەم هەموو لێکدانەوە جیاوازە بۆچی؟ That's a very good question. I think because in the end, the real reason is that we are human beings. ئەمە پرسیارێکی زۆر باشە. پێم وایە لە کۆتاییدا دەتوانم بڵێم ئەوەیە کە مرۆڤین و لێکدانەوەی جیاوازمان هەیە. هەر هەمویان یەک کتێبە دەیخوێننەوە کە بەڕاستی لە ناو ئاینی کریستیانیشدا دەتوانێت بیدۆزیتەوە. یەکێک لە شتەکان کە لەوانەیە خەڵک بیری چوبێتەوە ئەوەیە دەڵێن بەڵێ ئیسلام جیاوازە لە ئاینی کریستانەکان و ئەو ئاینە کلیسا لە دەوڵەت جیا دەکاتەوە و هەندێک دەستە بژێری لەوە بەتە هەیە. بۆ نمونە پێغەمبەر عیسا دەڵێت ئەوەی بۆ قەیسەرە بیدە بە قەیسەر و ئەوەی بۆ پەروەردگاریشە بیدە پەروەردگار. لە بیریشمان نەچێت بۆ ماوەیەکی زۆر دەوڵەتەکانی کریستانیەکان دەوڵەتی ئاینی بوون و گۆڕانکاریمان نەبینی تا ئەو کاتەی پرۆسەی ڕەفۆرم دەستی پێکرد. ئەوەی جێی سەرنجە لێرەدا ئەوەیە بەشێک لە هۆکارەکانی ئەو ڕیفۆرمی بینیمان ئەڵبەت لە سەرەتادا پرۆتستانەکان و دواتریش کاتۆلیکەکان دەگەڕێتەوە بۆ دەرکەوتنی ئیبنی ڕۆشد کە لە جیهانی ئیسلامەوە هاتبوو. ئیبنی ڕۆشد جەختی لە بیرۆکەی هۆکارەکان دەکردەوە ئەوەی پێویستە هۆکارمان هەبێت لە کاتێکدا ڕەخنە و ناڕەزایی هەبوو لە جیهانی ئیسلامدا بەڵام ڕۆڵی هەبوو لە ڕۆشنگەری ڕۆژاوادا و لە ململانەی نێوان کلیسا و دەوڵەتیشدا کە ڕۆیشت بەرەو شۆڕشی بنەڕەتی و دەوڵەت و کلیسای لێکجیا کردەوە. حەسیب نازانم ئەگەر هیچ ڕایەکی جیاوازە دەبێت لەگەڵ دکتۆر ئەدمۆندا کاتت دەدرێتێ بەڵام ئەمەوێ بشزانم ئایا ئەو جیاوازیانی کە لە جیهانی ئیسلامدا هەیە بەرامبەر بە ڕەفتاری جیهادیە تێرۆریستیەکان ئەمە دەبێتە ڕێگرێک بۆ ئەوەی ئەو ڕێکخراوە تێرۆریستیانە واز لە کردە دڕندانەکانی خۆیان بێنن. I think to start with the most important issue
پێم وایە لەو خاڵە گرنگەوە دەست پێ دەکەم کە پێویستە جیاوازی بکەین لە نێوان زۆرینەی ڕەهای موسڵمانان و کەمینەیەکی بچووکی موسڵمانەکان کە ئاین وەک ئامێرێکیان هۆکارێک بەکاردەهێنن هیچ گومانێک لەوەدا نییە کە ئاینی ئیسلام وەک ئامێرێک بەکارهێنراوە لەلایەن هەندێک دەستە و تاقمە و توندڕەوان ڕێکخراوە میلیشیاکان ڕێکخراوە تیرۆریستیەکان جا لێرەدا گرنگترین شت ئەوەیە پێویستە سەنجی بخرێتە سەر دۆسیەکانی خوێندەواری پەروەردە کتێبی پیرۆزی موسڵمانان بە زمانی عەرەبیە لە دەرەوەی جیهانی عەرەب خەڵک دەستی ڕناگا بەسەر چاوە سەرچێکەدا و زیاتر پشت بە مەلاکان و بە خەڵکانی تری ئاینی وەک دکتۆر ئێدمۆند ئاماژەی پێکرد هاوکاتی پرۆسەی ریفۆرم لە کڵێسای کاتۆلیکەکاندا بەر لەوەی ئەو پرۆسەیە دەست پێ بکات مەسەلەی لێخۆشبوون هەبوو خەڵک دەچون لای کەسایەتی یان دەسەڵاتدارە ئاینەکان و لێخۆشبوون و تۆبەی خۆیان دەکڕی ئاینی ئیسلامیش مەخابن ئێستا بۆ قۆناغەدا دەڕات تەنانەت خەڵک بەبێ ئەوەی خۆی قورئانی خوێندبێتەوە هەر خۆشی لێکدانەوەی بۆ بکات دەچن پشت بە مەلاکان دەبەستن و مەلاکانیش ئەجێندای خۆیانیان هەیە ناڵێم هەر هەمویان بەڵام هەندێکیان ئەجێندای خۆیان هەیە جا ئیتر مێشک شۆردنەوە لەوێ دەست پێ دەکات و هەر لەوێشەوە دەبینیت خەڵک بە پێی قورئان ڕەفتار ناکات لەسەر خودی قورئانیش با لە بیرمان نەچێت کە هەڵبژاردەییە هەندێک ئاەتی قورئان پێ دەڵێت تۆ دەبێت جیهاد بکەیت هەندێک ئاەتی تر هەند دەڵێن پێویستە مرۆڤایەتی پارێزیت یان ئاگاداری دراوسەکان بیت و بە تەنجیانەوە بچیت هەندێک ئاەتی هەن دەڵێن پێویستە لە ئاشتیدا بژیت پێویستە دەرفەت بۆ ئاشتی بڕەخسێری لەبەر ئەوە کاتی ئاەتێک لە هەزرە سەرچیەکەی خود دەردەکەیت و بۆ ڕەوایدان بۆ هەر کارێکی سیاسی دەیکەیت بەکاری دەهێنیت ئالەوێەوە هەموو ئەو ڕەوایانی دەتەوێت لە قورئاندا دەست دەکەون بەڵام ئەگەر بەپی ئەو ئاەتە بڕۆیت بەڕێوە واتە چۆن نێردراوە ئاوها بەکاری بهێنیت ئەوە جیاوازەکان لە بەکارهێناندا دەبینیت شتێکی تر کە گرنگە وەکو دکتۆر ئێدمۆندیش باسی کرد بەهێزبوون و گەشەکردنی زیاتری ڕێکخراوە میلیشایەکانە لێرەدا بابەتی ئابووری بابەتی نوێنەرایەتیکردنی سیاسی و دۆسیەکانی تایبەت بە ئایدۆلۆژیاش زۆر گرنگن لە بابەتی نوێنەرایەتیکردنی سیاسیدا زۆرێک لەو خەڵکەی پەیوەندیان کردووە بۆ جۆرە ڕێکخراوانەوە گازەندە و مەینەتیان هەیە و یارمەتی و کۆمەکیان دەوێت بۆ ڕەواندنەوەی ئەو مەینەتیانەیان لە ڕووی ئابووریەوە دەرفەتیان بۆ ناڕەخسێت بێکارن جا پێویست بە بەرەنگاربوونەوەی ئەو تاقمە بچووکەیە کە ئاین بەکاردەهێنێ بۆ ڕەوایدان بە جوم و جۆڵە تیرۆریستەکانی و ئەو بەرەنگاربوونەوەیش بەلایەنە لۆژیکیەکان دەکرێت وەک دەستەیەک بۆ ئابووری دەستەیەک بۆ نوێنەرایەتی سیاسی کە کار لەسەر ئەم شتانە دەکەن ئەو جا لایەنی ئایدۆلۆژیاشت هەیە کە پێویستیت بە هەبوونی ڕوبەڕووبوونەوەی هەیە بە بەرنامەوە دوانەکەی تری باسم کردن دەکرێت ڕۆدی خۆیان ببینن ئەگەر وڵاتەکان کار لەسەر باشکردنی فەرمانڕەوایەتی و دامەزراوەکان بکەن و دەرفەتی ئابووری بۆ گەنجان بڕەخسێن و کار لەسەر هێنانە ئارای ژینگەیەکی ئەرێنی کۆمەلگاکانیان بکەن provide economic opportunities for the youth and create positive energy in their societies. باشە بەڵام لێرەدا لە بەرامبەر ئەم گروپە توندڕەوانەی کە هەن ئیسلامی میانڕە و چی کردووە ئیسلامی میانڕە و بۆ نەیتوانیوە هەتا ئێستا کاریگەریەکی ئەرێنی هەبێ بەسەر هەر هیچ نەبێ کەمکردنەوەی مەترسیەکانی تێرۆریزم. I think they have done a lot to distance themselves from the radical. پێم وایە کاری زۆریان کردو بۆ خۆ دوورخستنەوە لە کەمینەی ڕادیکاڵیەکانی ئاین بەکاردەهێن بۆ ڕەوایدان بە کارتیرۆریستەکانیان بەڵام پێشم وایە هێشتاش دەتوانن کاری زیاتر بکەن بەرامبەر ئەو ڕادیکاڵانە و ئیدانەکردنی کارەکانیان وە کاتێک ڕێکخراوێکی میلیشایی پشت دەبەستێ بە قورئان بۆ ڕەوایدان بە کارەکانیان ئەوە زۆربەی موسڵمان دەتوانن بڵێن نەخێر ئێوە لە دەق چوونەتە دەرێ و تێکستی دەقەڕەسەنەکە ئەمەیە و ئێوە گۆڕیتانە تەنها لەبەر ئەوەی ڕەوایی بە کارەکانی خۆتان بدەن ئاین خۆی ڕەوایی بە توندوتیژی نادات ڕەوایی بە تیرۆریزم نادات ئاین ڕێگە بە ئازاردان و زیان لێدانی مرۆڤایەتی نادات جا زانایانی موسڵمان لە کۆمەلگاکاندا ڕێبەرانی کۆمەلگەکەن هەموو دەتوانن ڕۆڵی خۆیان بجێڕن و بۆ بنکۆڵکردنی گوتاری ڕادیکالی ئەوانەی ئاگری مەینەتی و نەبوونی دەرفەتە ئابوووریەکان و نەبوونی نوێنەرایەتیە سیاسەکان خۆش دەکەن و دەچنە ناو ئەو مەینەتیانەوە بۆ ڕاکێشانی زیاتری خەڵک بەلای خۆیاندا ئەوەی کۆمەلگە دەتوانێت بیکات بەرەنگابوونەوەی ئەو جۆرە ئایدۆلۆژیەتەیە بە وتارێک بۆ ڕێگە لێگرتنیان و بنکۆڵکردنی گوتاری ئەو ڕادیکاڵانە باشە حەزەکەم پرسیارێکی لێ بکەم حەسیب ئاینی ئیسلام بە درێژایی مێژووی خۆی هەر لە سەرەتایەوە هەتا ئێستاشی نەکەوتۆتە قەیرانێکی ئەوەندە قوڵەوە کە پێویستی بەوە بێ حزبێکی ئیسلامی نوێنەرایەتی بکە ئەم حزبە ئیسلامیانە بۆ دروست دەبن بەستکە زۆر بە کورتی
Well, some of it experts charge have to do with the rise of Cold War. جا ئەوە هەندێک لە پسپۆران وەهای دادەنێن هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ سەرهەڵدانی شەڕی سارد. لەو کاتەدا لە سەردەمی 20دا جەمسەرێکی ئەم شەڕە ساردا لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ڕێبەرایەتی دەکرا و جەمسەرەکەی تریش یەکێتی سۆڤێتی پێشوو پێشەنگی بوو. هەروەهاش مەترسیەکانی ئەوەی کۆمونیزم لەبەردەم سەرمایەداریدا هەرس بهێنێت یانیش پێچەوانەکەی. ئالەو کاتەدا خەڵک هەبوو دەیگوت ئەمریکا ئاین بەکاردەهێنێت لە شوێنەکانی تری جیهاندا بەتایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان باشووری ئاسیا ئەفغانستان بنمونە و پشتیوانی ئەمریکا بۆ مجاهیدەکانی ئەو کاتە دژی داگیرکردنەکەی سۆڤیەت. ئەو کاتە ئاین بەکاردەهێنا بۆ ڕەوایدان بە بەرەنگاربوونەوەی لەشکریانە دژی هێزێکی داگیرکرد. ئێستاش ئەم دیاردەیە بە فۆرم و شێوازی جیاوە بەردەوامە. ئەو دیادە میلیشیایی لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوودا لە ئەفغانستان و پاکستان دەرکەوتن هێشتاش ئەو ناوچانە جێی مشتومری پسپۆرانە لەسەر ئەو کێشەیە. جا پێم وایە وەک دەزانین چەندان سەدەی ئیسلام بوونی هەیە بەڵام هەرگیز ئەو جۆرە کێشانی لە سەدەی 20دا بینیومانن لەو کاتانەی پێشتریشدا نەبوون. بەتایبەتیش پاش لێکدانەوەیکی زۆر ڕادیکاڵانە بۆ ئیسلام لەلایەن هەندێک دەستە و تاقمی دیاریکراوە کە لایەن هێزە دەرەکیەکان هێزە گەورەکانی وەک وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتە گەورەکانی تریشەوە پشتیوانی دەکرێت. دەگەڕێمەوە بۆ لاتان لەگەڵەوەشدا کە دەنگ و باسەکان سەبارەت بە شکستەکانی دەوڵەتی ئیسلامی زۆرن بەڵام وەک چاودێر ئاماژەی پێدەکەن ئەمە بە مانای ئەوە نییە ئیتر تێرۆریزم بەرەو کۆتایی دەڕوات چونکە ڕێکخراوی تری تێرۆریستان سوودیان لە قۆراغی داعش بینیوە. لاوازبوونی ڕێکخراوە تروستیەکەی دەوڵەتی ئیسلامی دەرفەتەکی داوەتە تۆڕە ترۆرکاریەکەی ئەلقاعیدا تا پێگەی پێشووی بەدەستبێنێتەوە. لە کاتێکدا داعش لە 4-5 ساڵی ڕابردوو سەرنجی جیهانی بەلای خۆیدا بردبوو. ئەلقاعیدا بەبێ دەنجی خەریکی دروستکردنەوەی تۆڕە جیهانیەکەی و توانەکانی خۆی بووە. ڕەوشەکە بە هەر شێوەیەک بێت لە نێوان قاعیدە و داعشدا وەک گەورە کاربەدەستان دەڵێن هەردوو ڕێکخراو بەردەوامن لە هەوڵی خۆڕێخستنەوەدا و هێشتا هەرجێی مەترسین لەگەڵ ئەوەشدا کە هەر یەکەیان هەوڵی باڵادەستی دەدا بەسەر ئەوی تریاندا. جیاوازە داعش ئامانجی استراتیژی ئەلقاعیدا گەڕانەوەیە بۆ ڕێبەرایەتیکردنی ئەو چەکدار و توندڕەوانەی هاوشەوەی خۆی بیر دەکەنەوە. پێشەبرچیەکە لە نێوان ئەو دوو ڕێکخراوە سەرەکیەی تۆرۆریستان بۆ ڕەوایی وەرگرتن و هاوکاریکردن و پەیوەندی پێوەکردنیان. ئەمەش دەشێت ببێتە مایەی زیادکردنی هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم لەسەر ناتۆ و لەسەر هاوبەشەکانیشمان. دکتۆر ئێدمۆند پێشتر باسی ئەومان کرد کە ئیسلامی میان ڕەو لەگەڵ ئیسلامی توندڕەوەیە ڕادیکاڵیەکانە لە کێشە و گرفتدان ئەی لە نێو ڕادیکاڵیەکان خۆیاندا وەکو داعش و قاعیدە ئەمەیان چۆن دەبینی پێ دوایە ئەو ناکۆچیانەی کە هەیەە ببێتە مایەی بەریەککەوتنی زیاتر و پێکدادان لە نێوانیاندا. This is a very good question because primarily I mean ئەمە پرسیارێکی زۆر باشە چونکە بە پلەی یەکەم داعش لە قاعیدەوە دروست بوو دواتریش ئەلنوسرە کە باڵی ئەلقاعیدەیە لە سووریا لە هەناوی داعشەوە جیا دەبێتەوە جا لە ڕووی پرینسیبەوە یەکە لە دایکبووی ئەوی تریانە بەڵام پەیوەندی بەشتی تریشەوە هەیە. لە کاتێکدا لەوانەیە جیاوازی ئایدۆلۆژی و جیاوازی لە چۆنیتی تێگەیشتن بۆ ئاینیشدا هەبێت وە لە بەڕوانینی من ئەوەی زیاتر دەیبینین پەیوەندی بە ململانێەوە بۆ دەسەڵات و هێز هەیە لەنێو ئەو ڕێکخراوانەدا یعنی کامیان زیاتر باڵا دەست دەبێت کامیان زیاتر کاریگەری دەبێت کامیان دەتوانێت خەڵکی زیاتر بەلای خۆیدا ڕابکێشێت. period between Sunni and Shia. It wasn't an ideological, at least at that time. جاخۆ ئەگەر بشگەڕینەوە بۆ سەردەمی کۆنی ئیسلام و دابەشبوونی ئەمە ئاینە بەسەر ئاینزاکانی شیع و سوننەدا بەلانی کەم لەو کاتەدا جیابوونەوەکە شتێکی ئایدۆلۆژی نەبوو یان لەسەر چۆنێتی تێگەیشتن بوو بێت لە ئاینەکەدا بەڵێ لەسەر دەسەڵات و لەسەر ئەوە بوو کێ ڕێبەرایەتی کۆمەلگای ئیسلامی ئەو کاتە بکات ئەوانەی بڕوایان وابوو عەلی کەسی شیعەوە بۆ ڕێبەرایەتی کردن دواتر بوونێتە شیعەیانی چی یعنی لایەنی عەلی لە بەرامبەریشدا ئەوانی تر هەبوون کە تێگەیشتنێکی تریان هەبوو لەسەر ئەوەی کێ ببێتە ڕێبەر
بە تێپەڕبوونی کات شتی تریش هاتوونەتە ئاراوە وەک ئایدۆلۆژیا و ئەو شتانە. That's where the theological, ideological, whatever you want to call them, differences emerged. I think one of the main things that we have to understand here is also sometimes how پێم وایە یەک لەو شتە سەرەکیانەی پێویستە لێرەدا لێی تێبگەین ئەوەیە کە چۆن هێز و دەسەڵاتە جیاوازەکان بۆ نمونە لە ڕێکخراوەیەکی وەک قاعیدە ئیش دەکەن یان ئەو ڕادیکاڵیە ئیسلامیانەی بوونە مایە گەشەکردنی قاعیدە وەک حەسیب ئاماژەی پێکرد تەماشاکە لە ئەفغانستان چی ڕوویدا ململانەیەک هەبوو بۆ دەسەڵات لە ئەفغانستاندا پاش کۆتای هاتنی داگیرکردنی لەلایەن سۆڤیەتەوە و پشتیوانیکردنی حکوومەتی کۆمونیستی ئەو وڵاتە ئەوەی بینیمان زەرهێزەکانی ڕۆژئاوا پشتیوانی ڕادیکاڵە ئیسلامیەکانیان دەکرد و نزیکەی 15 ساڵێک دواتر بینیمان هەندێکیان دژی یەکتر هەڵگەڕانەوە ئێستاش هەمان شت دەبینین و هەندێک پشتیوانی توندڕەوی ڕادیکاڵی لە ڕێکخراوێکی دیاریکراودا دەکەن لە وڵاتیان لە وڵاتدا کە پشتیوانکاری جیاوازن. Sometimes some support going on to some radical extremists on one country or another and with different supporters. Now, there's no doubt that some of these movements, some of these groups, I think we have to understand why did they. ئێستاش گرینگە لەوە تێبگەین کە بۆچی ئەمانە سەهەڵ دەدەن. ئەلبەت هۆکارەکان زۆرن و ئەوەی کە دەمەوێت لێرەدا باسی بکەم گەڕانەوەیە بۆ سەدەی 19 و هاتنە ناوەی جەماڵەدینی ئەفغانی و دواتریش محەممەد عەبدوو و ڕەشید ڕەزا لە سەدەی 20دا و هەروەهاش حەسەن ئەلبەنا و سید قوتب و زۆری تریش. ئەومان لەبیر نەچێت ئەو کاتە دەوڵەتی ئیسلامی هەستی بە مەترسی دەکرد لەو لاوە ئیمپراتۆریەتی فارسەکان بوو لە وڵاتیشەوە ئیمپراتۆریەتی عوسمانلی بوو هەردووکیشیان هەستێکی زۆر مەترسیان هەبوو هەردووکیان گەندەڵ و لاوازیش بوون و ڕوبەڕووی ترسی زیاتر دەبوونەوە لە بەرامبەر بەهێزبوونی زیاتری ڕۆژئاوادا و باڵی بەسەردا کێشابوون و خاکی زیاتی کۆنترۆل دەکرد کە پێشتر لەژێر دەستی ئەواندا بوون. چا لەو کاتەدا زۆر مسلمان دەیپرسی بۆچی وەمان بەسەردا هاتووە چی ڕوویدا و چی هەیە ئالێەوە پرسیار دەستی پێکرد لەسەر چۆنەتی لێکدانەوەی ئیسلام هەندێکیش داوای گەڕانەوەیان دەکرد بۆ سەردەمی سەرەتای ئیسلام واتە گەڕانەوە بۆ سنەتی پێغەمبەر و گەڕانەوە بۆ ئەو سەروەختە و پێکەنانی دەوڵەتی ئاینی و سەپاندنی شریعەت بەو پێی لی تێگەیشتن. To implement Sharia law as they understood it, of course. So that was one thing. Then we saw it in the modern era. We saw in part after we began to see it after the rise of the Muslims. ئەمانەمان لە مێژووی نوێدا بینیوە بە تایبەتیش پاش سەرهەڵدانی ئیخوان المسلمین و دواتریش کێشەی فەلەستین پاش شەڕی ساڵی 1960 و شکستی عەرەب و لەشکری عەرەب بە دەستی ئیسرائیل خاڵێکی زۆر گرنگ بوو و های کرد سعد جومعە کە ئەو کات وەزیر بوو لە شانشینی ئوردن بڵێت ئێمە شەڕمان دۆڕاند و شکستمان هێنا چونکە لە ئیسلام دوورکەوتینەوە لە کاتێکدا جووەکان پشتیان نەکردە ئاینەکەی خۆیان بەڵکو بڕوایان بە ئاینی خۆیان هەبوو و هەر بۆیە ئێمە شەڕمان دۆڕاند و ئەوانیش سەرکەوتن. From Islam, the true Islam, while he said the Jews did not stray from their religion. In fact, they believed in their religion. That's why we lost and that's why they won. That was his interpretation. ئەو جا سیر کە فلستینەکان هەندێکیان چوون بەرەو کۆمونیزم و هەندێکیان بەرەو ئیسلام ڕۆیشتن. ئەو جا دۆسی ئەفغانستان هاتوو بە دوای ئەو مەشدا شۆڕشی ئێران هات. ناتوان کاریگەری ئەو شۆڕشەی ئێران بە هێند وەرنەگرین. من بۆ خۆم باشم لە بیرە و بەشێکیش بووم لە وتوێژانەی لەسەر ئەو شۆڕشە دەکران. هەندێک دایان کوت بزوتنەوەیکی گەورەی جەماوەریە دژی سەرکوتکاریەک کە خاوەنیەکێک لە گەورەترین هێزی لەشکری بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و گەورەترین هێزەکانی دنیاش پشتیوانی بوو ئەوە تا بەدەستی جەماوەری ئیسلام دەڕوخێت هەرچەندە ئەوها نەبوو چونکە ئەو خەڵکەی شۆڕشیان دەست پێ کرد بەشێکیان ئیسلامی بوون و بەشێک مارکسی بوون و بەشێک چەپ بوون بەڵام لە کۆتاییدا ئیسلامیەکان باڵیان کێشا بەسەر شۆڕشەکەدا ئەوەش کە بووە مایەی ئەو شۆڕشە ئەوە بوو ئەو حکوومەتە گەندەڵ و سەرکوتکار بوو و تەنها ڕێگایەکیش بۆ بەرەنگاربوونەوەی بریتێ لە دژایەتیکردنی ڕۆژئاوا بەگەڕانەوە بۆ ئیسلامی ڕاستەقینە. Fight against Western control was to return to true Islam. هەموو ئەمانەی کە دکتۆر ئەدمۆند باسی کردن حەسیب پێت وایە ئەمە ڕەوایی بدا بە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران ببێتە وڵاتێکی سەرپەرشتکاری تێرۆریزم هەندەری تێرۆریزم نانەوەی ئاژاوە گێرە شێوێنی لە تەواوی ناوچەکەدا. I think Iran is already a state sponsor of a leading state sponsor of terrorism. زانراوە کە ئێستا ئێران وڵاتێکە یان با بڵێم لە پێشەنگدایە بۆ پشتیوانیکردنی تیۆریزم پێویستیشە تێگەیشتن هەبێت بۆ پەرەسەندەکانی ناوچەکە لە ڕوانگەی ڕکابەریەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە ئەگەر لە ڕووی مێژووشەوە لی بڕوانی ئێران دەسەڵاتێکی باڵادەست بوو و ئێستاش تاران دەخوازێ بگاتە ئەو پێگەی جارانی هەر بۆیە شوێنپێی ئێران دەبینیت لە یەمەن لە عێراق شوێنپێی ئێران دەبینیت لە سووریا تەنانەت ئێران لە ئەفغانستاندا پێگەی هەیە ئێران خۆی وەک هێزێکی ڕکابەر دەبینێت لە ناوچەکەدا بە شێوەیەکی بەرچاویش پشتیوانی لە هێزە میلیشیاکانی ناوچەکە ئاکات
دەگەڕێمەوە سەر ئەوەی دکتۆر ئێدمۆند باسی کە سەبارەت بە بیرۆکەکانی پێکێنانی دەوڵات لەسەر بەرچینەی ئاینی ئیسلام. بەلای منەوە ئەوە شتێکە کاری کردن نییە لە سەدەی 21دا، بە تایبەتیش کاتێک باس لە دەوڵەت دەکەین، دەوڵەت وەک بوونێکی سەرەکی سەر و سەودا لەگەڵ دۆسیەکانی سەروەری خاک، دۆسیەکانی تایبەت بە سنووردا بکات. بەڵام بیرۆکەی ئەوەی یەک وڵاتی ئیسلامی نوێنەرایەتیکردنی تەواوی موسڵمانان شتێکی پراکتیکی نەبووە و نییە و ناشبێتە شتێکی پراکتیکی. با بۆ نمونە سەیری عێراق بکەین. زۆرینەی کۆمەلگای عێراقی موسڵمان پێکاتە جیاوازەکانی ئەو وڵاتە کورد و شیعە و سوننا هەمویان موسڵمانن، لەگەڵ هەبوونی جیاوازی لە بڕوابوونیان بە ئاینزاکانی ئیسلام لەگەڵ ئەوەشدا ناتوانن پێکەوە تەبابن. ئیتر چۆن دەتوانرێت چاوەڕوانی ئەوە بکەیت سەردان نەژادی جیاواز لە ژێر چەتی یەک وڵاتدا کۆبنەوە پێم وایە نزیکترین شتێک کۆمەلگەی ئیسلامی پێی بگات ئەلبەت بەدەر لە خواست و نیازەکانی ڕێکخراوە میلیشیاکان کۆمەلگەی ئیسلامی نزیکترین شتێک بتوانێت بیکە پێکەێنانی نمونەیەکە وەک یەکێتی ئەوروپا و شتێکە ڕێتیەکێ کە بڵیت ببێتە خاوەنی ناوچەی بازرگانی خۆی و هاتوچۆ بە ڤیزای هاوبەش. بەڵام بیرمان نەچێت ئەوە شتێکە هەر وەک بیرۆکەیە ئەگەر بێت و لە ڕووی پراکتیکیەوە باسی لێ بکەین. زۆر بە کورتی پێم بڵێ ئەگەر بێتوەمە وەکو شیانێک یا وەکو گریمانەیەک باسی دەکەین، ئەگەر بێت و قاعیدە و داعش شەڕێک لە نێوانیاندا ڕوویدا، ئەم شەڕە دەکەوێتە خزمەتی ئاشتی و ئاسایش لە جیهاندا. پێم وایە هەر لە ئێستاوە لە شەردان لە ناوچە جیاوازەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئێستادا ڕکابەری و ناکۆچیەکی بەرچاو هەیە لە نێوان ڕێکخراو تیرۆریستەکانی وەک ئالنوسرە و ئەلقاعیدە و دەوڵەتی ئیسلامی و هەر هەمووشان دەخوازن وەک هێز یەکەمی تیرۆریست خۆیان نیشان بدەن و هەرگیزی ژڕانەوەستاون لە شەڕکردن و هێرشکردنە سەر یەکتر. لێرەدا پرسە گەورەکە لە ڕەهەندی بەرەنگاربوونەوەی تیرۆریزم بریتیە لە ئەگەر و نەگەری سوودوەرگرتنی هاوپەیمانانی شەڕی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە دەکەن لە سیناریۆکانی شەڕی نێوان ئەو ڕێکخراوە تیرۆریستیاندا. ئەوجا هاوپەیمانی نێونەتەوەیی دژی تیرۆر و توندڕەوی بکەوێتە هێرش بۆ سەر ئەو ڕێکخراوەی لە شەڕەکانی نێوان خۆیاندا سەرکەوتوو دەبێت. ئەمە تەنها شتێکە کە دەتوانم بیری لێ بکەمەوە. لەگەڵ ئەو مەترسیانەی تێرۆریزم لە جیهاندا ناویانەتەوە، وڵاتان هەر یەک بە شێوەیەک سەر و سەودای لەگەڵدا دەکات. هەندێک لە وڵاتان بە یاسای تایبەت، هەندێکی تریش بە گرتنەبەری ڕێوشوێنی تایبەت و بەشێکیش لە وڵاتان بە ڕاگەیاندنی باری نائاسایی دەخوازن خۆیان لە ئەگەرە ترسناکەکانی تێرۆریزم بپارێزن. بەڵام پرسیارەکە لەوەدایە چ ڕێگەیەک باشترینە بۆ پارێزراوی کۆمەڵگەکان و هەروەهاش پاراستنی پرەنسیپە دیموکراسیەکان. State of emergency is intrinsically a bad idea. بارێن ئاسایی لە ناوەڕۆکدا بیرۆکەیەکی بەدە، چونکە بە ئاسانی وەها دەکات تێرۆریستان زیاتر خۆیان بشارنەوە و زۆریش باش خۆیان لەگەڵ بارێنە ئاساییدا ڕاهێناوە. سیستەمە دیکتاتۆریەکانیش بە هەمان ئەندازەی سیستەمە دیموکراسیەکان کێشەیان لەگەڵ تێرۆریزمدا هەیە. هەر بۆیە لێرەدا سیستمی چاودێریکردن گرنگی خۆی دەبێنێت. بەڵێ ئەو سیستمی چاودێری هەر لە پەرسەندندایە لە کۆمەڵگاکەماندا و لە بەرامبەرشدا پەرە بە ڕێوشوێنی تری دیموکراسیش دەدەین، بەڵام ناشبێت خۆمان هەڵخەڵەتێنین. تەنها ڕێگەیەکیش بۆ ئەوەی پێش ڕووداوەکان بکەوین پێویستە چاودێریەکی زیاترمان هەبێت، بەگشتی لە کۆمەڵگاکەماندا نەک هەر تەنها ئەوانەی گومانیان لەسەرە. دکتۆر ئێدمۆند، هەر وڵاتێک مافی خۆیەتی چۆن پارێزگاری لە خۆی دەکات بەرامبەر بە تێرۆریزم، بەڵام ئایا هەموو وڵاتەکان مافی ئەویان هەیە کە پێشێلی پرەنسیپە دیموکراسیەکان بکەن لە پێناوی ئەوەی پێی دەگوترێت خۆپاراستن؟ I think you put your finger on a very important question, a very important issue. پێم وایە پەنجەت خستە سەر پرسیارێکی زۆر گرنگ و دۆسیەکی زۆر گرنگیش. ئەوەی دەیبینین و هیچ گومانێکی تێدا نییە کە کێشەیەکی زۆر لە وڵاتە ئیسلامیەکاندا هەیە لە ناو بزوتنەوەی ئیسلامیەکاندا، لایەنە ئیسلامی ڕادیکاڵەکان کە بەهێزتر بوون لە ماوەی دەیان ساڵ ڕابردوو یان لە ماوەی سەدەی ڕابردوودا ڕەوایی دراوە بە بەکارهێنانی توندوتیژی نەکرد دژی موسڵمانان وەک حەسیب پێشتر ئاماژەی پێکرد. ژمارەیەکی زیاتری موسڵمانان بەدەستی توندڕە و ڕادیکاڵەکان کوژراون، بەڵام هەڕەشە و مەترسیش لەسەر کەمایەتیەکانی تریش هەن کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم. هەڕەشە و مەترسی
بەرپرسیەکان لەسەر ئەو کەمایەتیانە زۆرن بەهۆی قەبارەی ئەو کەمایەتیانەوە بەهۆی ئەوەی ئەم کەمایەتیانە بچووکن لە هەندێک باردا کولتورە ئاینیەکانیان ڕوبەڕووی لە ڕەگوڕیشەوە هەڵکێشان بووە ئەوەی بەسەر ئیزێدەکان داهاتووە ئەوەی بەسەر بەشێک لە کریستیانەکان داهاتووە ئەمانە شتی گرنگن و پێشم وایە بەرپرسیارەتی کۆمەلگای ئیسلامیە بەرپرسیارەتی زانایانی ئیسلامیە مسلمانانی تەواوی ناوچەکە پێویستە هەستنە سەر پێ و دەنگی خوان هەڵبڕن دژی ئەو دڕندایەتیانی کراون لەو خاڵی تو ئاماژەت پێکرد شتێکی تر هەیە کە ئێستا لە وڵاتانی ڕۆژئاوا دەیبینین و شتێکیشە هەرتەنها پەیوەندی نییە بە جموجۆڵە پۆپۆلیستەکانەوە ڕەتکردنەوەی هاتنی کۆچبرانی بیانی لەسەر بنچینی نژادی و شتی تریش باشترین نمونەیە. دێنە سەر مەسەلەی کۆچبەران. But also one thing that's happening and that's extremely dangerous we saw it after 9/11. هەروەها شتێکی تر کە بەڕاستی ترسناکە و لە پاش 11 سپتامبرەوە بینیمان بەڵێ 11 سپتامبر هێرشێکی درڕندانی تۆریستان بوو و هەزاران کەسی تیادا کوژران بەڵام خەڵکن دەخوازن ئەو ڕوودا و ترسناکە بەکاربهێنن بۆ بەهێزکردنی سەرکوتکاریەکانی دەوڵەت لە ڕۆژئاوا و هەروەهاش بۆ بنکوڵکردنی دموکراسی. دەزانی من گومان لەم بەستەکان نییە بەڵام وەک لە ڤیددیۆ کلیپەکەدا گوێمان لێبوو سیستمی چاودێریکردن هەنگاوە گونجاوەکەیە و پێویستە کاری زیاتر و زیاتر بکرێت لەسەر ئەمە یان بۆ نمونە دەتوانرێت سنوورێک بۆ کەمکردنەوەی ئازادیەکان دابنرێت چونکە ئێستا سانسۆرکردنێکی زیاتر دەبینرێت لە وڵات و کۆمەلگانەی داکۆچێکی زۆریان دەکرد لە ئازادی ڕاگەاندن و ئازادی ڕادەربڕین و ئازادی ئاینی جا بەڕاستی ئەمە شتێکی گرینگە و هەر ئەمەش سەختیەکە لە ئێستادا نەکرد تەنها بۆ کۆمەلگاکانی تر بەڵکو کۆمەلگە دموکراسیەکانی ڕۆژئاواش ڕوبەڕووی دەبنەوە. با بچوومە لای حەسیب کاتم زۆر کەم ماوە حەسیب هاوڕای لەگەڵ دکتۆر ئەدمۆند. I agree to a large extent to what Dr. ئەدمۆند said. تا ئەندازەیەکی زۆر هاوڕام لەگەڵ ئەوەی دکتۆر ئەدمۆند باسی کردن هەر چۆنێک بێت دەمەوێت ئەوە زێت بکەم کە دۆسەی سەرکوتکردو و ناچارکردنیش هەن کاتێک باز لە سەرکوتکردنەکانی ڕژەم دەکرێت ئەوە لە هەندێک باردا ڕژەمی دیاریکراو هەن هەندێک وڵات هەن کە ڕێکخراوەکانی داکۆکی لە مافەکان دەکەن گوناهباریان دەکەن بەوەی استراتیژێتەکانیان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆریزم بەکاردەهێن وەک ئامێرێک دژی جودابیرانی سیاسی دژی چالاگوانانی بواری مافەکان دژی ڕێکخراو ناحکومیەکان جا هەندێک جار کە وڵاتێک دەکەوێتە ژێر مەترسی هەڕەشەی تیرۆریزمەوە دەسەڵاتداران هێڵەکان ببەزێن و دەسەڵاتی خۆیان خراپ بەکاربهێنن هاوکاتی لێدانی ڕێکخراو توندڕەوی میلیشیایەکان لەناو سنوورەکانی وڵاتانی خۆیاندا هەمیشە دۆسەکانی ئاسایش و مافەکان پەیوەندیان پێوە دەبێت ئەمەش نەک هەر لێرە یان لە ڕۆژئاوا بەڵکو لە ناوچەکانی تری جیهانیشدا ئیتر هەندێک هەن دۆسێ ئاسایشیەکە دەخەنە پێش مافەکان و هەندێکیش بە پێچەوانەوە مافەکان بە گرنگتر دەزان و ئەمەش مشتومڕێکی بەردەوام دەبێت. Debate and ongoing debate. One quick point is I agree and that's why I said repression in the beginning. یەک ئاماژەی خێرا کە هاوڕام هەر بۆیەشە لە سەرەتاوە وتم سەرکوتکردن چونکە دەوڵەتە سەرکوتکەرەکان بەبێ گوێدانە ئەوەی سۆسیالیستە کۆنەپارێزە پادشایەتیە هەرچیەکە تەنانەت ئەگەر بگەڕینەوە بۆ سەدەیەکیش لەمەوبەر هەر سەرکوتکردن خۆی توندوتیژی بە دوای خۆیدا هێناوە وەک ئەوەی لە ئەساسینەکاندا بینیومانە کە هەندێک بە یەکەم توریستیان دادەنێن. تێرۆریستان هەموو ڕێگەیەک بەکاردێنن بۆ چاواشەکردنی خەڵکو و بەکارهێنانیان و بە تایبەتیش نەوجەوانان و مێرد منداڵان بێگومان ئەمەش گرفتێکی ئاڵۆز لەو کۆمەلگایانەدا دێنێتە ئاراوە. تا چەندێک داعش هێرشی هاوشەوەی ئەوەی پاریس کات بە نمونە یان هەڕەشە بکات ئەوە دەبینیت سووربوون بۆ بە دوواداچوون لەسەر داعش زیاتر و زیاتر دەبێت لە ڕاستیدا مەشتێکی ترسناکە منداڵ دەکەنە داعش کاتێک مرمنداڵێکی تەمەن 15 ساڵ ڕاهێنانی پێدەکرێت و دەڵێت من دەتوانم بیکەم یا من کردومە و دەشتوانم بیکەم و پێویستە لێم بترسیت. ئەلبەتە ئەمە شتێکی زیرەکانە نییە و خاڵی دووەمیش پێم وانە شتێکی ئاسان بێت بکرێت. بەهۆی تێرۆریزمەوە زۆر کەس زێدی خۆیان جێدەێڵن و کۆچ دەکەن و دەخوازن لە وڵاتێکی تردا نیشتەجێ بن بەڵام بەهۆی یاسانیەکانی پاش 11 سەپتەمبەرەوە دەشێت زۆرێک لە کۆچبەران بۆ نیشتەجێبوون وەرگرتنی مافی مانەوە لە وڵاتەکاندا وردبینیەکی زیاتریان لەسەر بکرێت. تۆ دەزانیت ئەوانە کێن دەتوانیت چاودێریان بکەیت دەتوانی زۆر شت بکەیت دەتوانی دڵنیابیت لەوەی لە شوێنێکی دیاریکراو دابنرێن تا ئەو کاتی کاروبارەکانیان تەواو دەبێت ئەو جاش دەتوانرێت کاری زۆر باش بکرێت بۆ متمانە بوون بۆی ئەمانە تێکەڵ بەکاری تیرۆریستی نابن بەڵام پێناچێت بتوانانی ئەو جۆرە کەسانە ڕابگرین کە پێشتر بڕیاری کوشتنی منداڵانیان داوە ئەوە زۆر قورسە. دکتۆر ئەدمۆند
وەکو پێشتریش تۆ باس کرد کێشەی کۆچبەرانی یەکێکە لەو کێشانەی کە بەرەنجامێکی خراپی کەوتۆتە سەر بەهۆی ئەم ڕێکخراوە ڕادیکاڵیانەوە و ڕۆژە ئاسایشەیە کە تێرۆریزم هێناوێتی ئاراوە ئەم ڕەوشە لە وڵاتە پێشکەوتەکانی وەک ئەمریکایە وڵاتانی تری ئەوروپادا چارەسەر دەکرێت یان نا؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە چونکە وەک شتێکی سەرەکی زۆر هۆکار هەن بۆ هاتنی کۆچبەران جا بە یاسایی بێت یان بە نایاسایی وەک دەزانرێت یان ئەوە تا لەبەر سەرکوتکردنی سیاسی و ئاینی ڕادەکەن کێشەی ئابووریان هەیە و لە وڵاتەکانیاندا و لە ناو کۆمەلگاکانیاندا هەست دەکەن بەوەی پارێزراو نین بۆیە زەیدی خۆیان جێدەهێڵن هەندێکیشیان وەک لەم ماوانەی ڕابردوودا بینیومانە بە تایبەتیش لە ئەوروپادا بەو شەڕی ناوخۆی ناوڵاتەکانیانەوە ڕایان کردووە بەو شەڕەکانی ناوڵاتەکانیانەوە جا خەڵک سەر بە هەر بەرەیەک بێت پارێزراوی خۆیان و خێزانەکانیان دەوێت بارێکی باشی ئابووریان دەوێت ئالێرەوە بەرپرسیاریتەکانی وڵاتانی ڕۆژئاوا دەست پێ دەکات هەندێک جار نەوت بە ئاگرەکەدا دەکرێت و ئەلبەت ئەمەش وەها دەکات کێشەکە زۆر خراپتر بێت لە کاتێکدا پێویست بە بەرنامە و پلان و لێکۆڵینەوەی زیاترە بۆ یارمەتیدانی خەڵک تا لە زەدی خۆیان بمێننەوە لە ڕێگای دابینکردنی یارمەتی و کۆمەکەوە دەرفەتی کاریان بۆ بدۆزرێتەوە ئەمە بێگومان دەبێتە مایە کەمکردنەوەی فشارەکان لە هەمان دەمیشتا بڕوان بەوەیە کە هەموو وڵاتێک مافی پاراستنی سنوورەکانی خۆیانیان هەیە all states have the right to protect their borders. حەسیب هەر هەمان پرسیارە. Building off of what Dr. ئێدمۆند said, I think this exodus of refugees. لەسەر بنچینەی قسەکانی دکتۆر ئێدمۆند پێم وایە شەپۆلی کۆچبەران پەیوەندیەکی زۆری بەڕەوشی ئابووریەوە هەیە سەرکوتکردنەکان بەردەوامن دۆسەی پەرەسەندنی ڕووداوەکان هەر بۆیە پێم وایە زلهێزەکانی وەک وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەوروپا زلهێزەکانی تری ناوچەکە دەتوانن ڕۆڵی خۆیان ببینن لە گەشەکردنی ئابووریدا ئەگەر پەرە بەو ناوچانە بدێت و حکومەتی نوێنەرایەتی خەڵک پێک بهێنرێت و خەڵک خۆیان لەو حکومەتەدا ببیننەوە دەرفەتی کار بۆ خەڵک بڕەخسێنرێت ئاسایش دابین بکرێت لە ڕێی هاوبەشە خۆجێیەکانەوە ئەوە پێم وایە دەبنە چارەسەر لەوەدا نییە خەڵک بڕوات و شوێنی خۆی جێبێڵێت نا ئەوە چارەسەکریشی گونجاو نییە چونکە ئەو کۆمەلگایانە ئەو خەڵکانەی پێویستن هێزە گەورەکان و ڕێکخراوە گەورەکانیش دەتوانن سەقامگیری لەو ناوچەی جیهاندا بێنە ئاراوە حەسیب دکتۆر ئێدمۆند زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامەی چاوی واشنگتندا سپاسان دەکەم تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرمێن.